ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز مەیدانەکانی فرۆشتنی ئاژەڵ جمەیان دێ و هاوڵاتیان بە مەبەستی کڕینی ئاژەڵ و بەرزڕاگرتنی سونەتی قوربانی سەردانی مەیدانەکان دەکەن. مسلمانان گەرم و گوڕێکیان پێوە دیار ئەوانی کەوا توانیان هەیە وەلەو ڤایرۆسی کۆرۆنایش کەمێک تەئسیری هەیە و لە ڕووی مادیوە خەڵک کەمێک زەعیف بووە. سوپاس بۆ خۆی ئێستا خەڵکێک هەر بەشی خۆی گەرم و گوڕی هەیە سیرەکەی تا ئەم شوێنە بەشی خۆی خەڵک هەریەت قوربانیە کات خەڵک بە سنتێکی مۆکە دێزانێ و بە زەروری ئەزانێ کە ئەم سنەتە زیندوو کاتەوە بەردەوام هەموو ساڵێ. قەیرانی دارایی و دابەژنەکردنی موچە کاریگەری ڕاستەوخۆ نەرێنی دروست کردووە. ئەم ساڵ کەمتر لە ساڵانی پێشووتر هاوڵاتیان قوربانی دەکەن، بەڵام وەک خاوەن ئاژەڵێک دەڵێت هێشتا لە چاو بێپارەی خەڵک سنەتی قوربانیکردن بە باشی بەرز ڕادەگیرێت. ئەم ساڵ قەیرانی دارایی کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر ئەنا خەڵکی هەرێمی کوردستان بەعام خەڵکێکی مسلمانە، خەڵکێکی هیممەت بەرزە، خەڵکێکە کەوا سونەتەکان زیینۆکات و بەڕاستی بە تایبەتی سونەتی قوربان خەڵک بە سونەتێکی گەورەی ئەزانێ زۆر خۆشحاڵە کە زیینووی کاتۆ هەیە. ساڵان موچەکە سیقەی هەبوو خەڵک ئەوە پێی خۆش بوو قوربانێکە بکە ئەوی ئەهات بۆ لای ئەمەی و حیوانێکمان بەرێت تا معاشەکە وەرەگرین پارەکە تەینێ بەس ئێستا ناوێرن بێن فەقیرە حکومەت سیقەی نەماوە لە کاتی خۆیان موچەکەیان باتێ. وڵی خراپ نەبووە بازار خۆ ئەوەی قوربانیەکە وەسعی باشە زیاتر خەڵکی تەبەقە نزم باوەڕ ناکەمەوە قوربانی قوربانی کراوە لەخوا بەزار بە قوربانی زۆر کراوە لە پێی گەرماوینەکە زۆر قەرەباڵغ بوو حیوانێ زۆر فرۆشاوە. ساڵانە لە ڕۆژانی جژنی قوربانی پیرۆزدا هەزاران سەراژەڵی گەورە و بچووک و ڕەشەوڵاق دەکرێن بە قوربانی و ئەو سونەتە گەورەیە زیندوو دەکرێتەوە. هاوڵاتیانیش بە ئامان جێوەی خوای گەورە لیان خۆش بێت خوێنی ئاژەڵ دەڕێژن و دڵخۆشن بە بەرزڕاگرتنی ئەو دروشمە گەورەیە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.